خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئێوارەی ئەمڕۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەرەنجامی بیدای یاخسەرەتایی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئاشکرا کرد. بەپێی ئەو دەرەنجامە ئەو پەیمانی کوردستان تاکو ئەم ساتانە 17 کورسی بەدەست هێناوە و وا چاوەڕوان دەکرێت ژمارەی کورسیەکانی هاوپەیمانی کوردستان بڕواتە سەرەوە و کورسی زیاتریش بچێتە سەر ئەو 17 کورسیە. و جگەلەوەی کە هاوپەیمانی کوردستان توانیوتی لە زۆر لە ناوچەکاندا سەرکەوتن بەدەست بهێنێت، بەڵام لە شاری هەولێر بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لەوە دەکەنەوە کە پێشێلکاریەکی زۆر لە دوای داخستنی سندوقەکان و یاخود لە درەنگانی شەو ئەنجام درراوە بەرامبەر بە دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیداکانی. وەکو خۆیان باسی لێوە دەکەن ئەگەر ئەم خروقات و پێشێلکاریە ڕووی نەدابایە ئەوە هاوپەیمانی کوردستان 4 کورسی لە پارێزگای هەولێر بەدەست هێنابوو. بۆ قسەکردن لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکان و دوا دەرەنجامی هەڵبژاردنەکان هەروەها ئەو پێشێلکاریانەی کە لە شاری هەولێر بەتایبەت کراوە بەرامبەر با یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین لەگەڵ دوو میوانی عزیز لە چۆمانەوە. خدر مستەفا جێگری لە پرسراوی مەڵبەندی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس کاخدر. هەروەها بڕیارە مۆحتەسیم شوانی لە کەرکووکەوە کە چاودێری سیاسیە لەگەڵمان بەشدار بێت. کاک خدر ئەم کاتت باش. ئەمەوێ ئەوە بۆ بینەرەکانم ڕوون بکەیتەوە هۆکار چی بۆ حەزبەکەی بەڕێزت لە بازنەی هەولێر بەگشتی ینی دەنگدان ڕەتەکاتەوە یاخود پرۆسی هەڵبژاردنەکە ڕەتەکاتەوە و علامەتی استفهامتان لەسەر ئەو بابەتە دانا و باز لە پێشێلکاریەکەن. زۆر سپاس کاک زەنا، سپاس بۆ بینەرانی کورسات نیوز. من بەر لەوەی بسمە سەر وەڵامی پرسیارەکەت ئەمەوێ زۆر سپاس و ستایشی خۆم دەستخۆشی بنێرم بۆ هەموو دەنگدەرانی هاوپەیمانی کوردستان لە سنووری بازنەیەکی هەولێر کە ئەرک و ماندووبوونێکی زۆریان کێشا و زۆر هیلاک بوون و زۆر سپاسی کادر و ئۆرگانەکانی خۆمانەکەین لە سنووری بازنەی هەولێر و سپاس بۆ ئۆرگانەکانی زودنەوەی گۆڕان کە هەوڵ و هیمەتێکی زۆریاندا و توانیان کە ژمارەیەکی زۆری دەنگ بۆ کاندیدەکەمان کاندیدەوەی هێزەکەمان کاک فەیساڵ کەریمخان کۆبکەنەوە. من بۆیە لێرەوە زۆر سپاسیان یەکەم دەستخۆشان یەکەم ماندوونەبوونیان لێ یەکەم کەمە ئەرکێکی پیرۆز بوو لە کاتی خۆیان جێبەجێمان کرد. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت هەواڵ ئێمە کە ئەنجامەکان ڕەتەکەینەوە لە کۆی پارێزگای هەولێر ئەمە وتەبێژ یان با بڵێن لیژنەی باڵای پارێزگای هەولێر ئەنجامەکانمان ڕەت کردەوە لەسەرەوەی کە ئێمە هەر لە دەستپێکی هەڵمەتی هەڵبژاردن هەستمان بە جۆرێک لە فشار لەسەر کاندیدەکانمانە کرد بە تایبەتی لە کاندیدی بازنەی یەکی هەولێر کاک فەیساڵ کەریمخان برادۆستی کە ڕۆژانی یەکەم چەند جارێک هەوڵماندا کە ڕێگەیان نەئەدا بۆ کەلوپەلی یان بەش ئەو پێداویستیانێک کە بۆ هەڵمەتی هەڵبژاردن پێویست بوون ڕەوانەی سنووری برادۆستمانە کرد ڕێگەیان لێ ئەدا. چەند جارێک هەوڵماندا ڕێگریان کردوونیان هێشت و بە بەردەوامی پێشێلکاریمانە بینی لەسەر ئەو بۆ هەڵمەتی هەڵبژاردننی کاندیدەکەمان و هەموو جارێکیش ئێمە سکاڵامانە کرد کۆنگرە ڕۆژنامەنووسیمان باست و پەیامەکانی خۆمان گەاندە کۆمیسیۆن. ئەمە دەستپێکێکی خراپ بوو کە ئێمە بەداخەوە پێشبینی ئەوەمانە کرد کە دوجار تا بەرەو ڕۆژی دەنگدان بڕۆین و هەڵمەتەکە یان دژایەتیکردنەکە زیاتر بێت و چاوەڕێ ئەوەشمانە کرد کە لە ڕۆژی دەنگدان هەموو فشارێک دروستکەن بۆ ئەوەی کە کاندیدەکەمان و نوێنەرەکەمان ڕێگری لێ بکرێت لەوەی کە دەربچێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بەردەوام بووین و توانیمان لە ڕۆژی دەنگدان جەماوەرێکی زۆر دەنگدەرێکی زۆری هاوپەیمانی و یەکێتی نیشتیمانی و گۆڕان و بەشێکیش لە دەنگدەری بێلایەن و لایەنەکانی تریش هاوکار و پشتیوانمان بوون. سوپاسیانەکەین کە دەنگیان بە متمانیان بە کاندیدەکەی ئێمە کرد و توانیان لە دەنگدانی تایبەت ڕێژەیەکی بەرچاو دەنگ بەدەست بێنین کە زیاتر لە 4000 دەنگمان کۆ کردەوە و لە دەنگدانی گشتیش سەرڕای ئەوەی کە فشارێکی زۆر هەبوو خروقاتی زۆر هەبوو و خروقاتەکانیش بەردەوام بوون لە دوای ئێمە ئاماژە بەیەکەیەکە خروقاتەکانیانەکەین. بەڵام لەگەڵ ئەوەشدا توانیمان ژمارەیەکی زۆر دەنگ کۆ بکەینەوە کە کاندیدەکانمان بەپێ ئەو شریتانەی کە ئێمە لە سندوقەکانی کۆمیسیۆن وەرمانگرتوتەوە ڕێژەی دەنگی دەرچوومان هێناوە
بەڵام ئەوە کە کۆمیسیۆنە کە دوجار قسەیەکی ترەکات ئەمە وردەکاری زیاترە و من لە کاتی پرسیارەکانی ترتا وەڵامی وردەکاری ئەمە دەمەوە. کاخدر ئێوە لە دەنگدانی تایبەت کاندیدەکەتان چەند دەنجی بەدەستهێنابووە لە دەنگدانی گشتی ئەو پسوڵانەی لاتانە ئەکید چاودێرتان هەبووە لەسەر سندوقەکانی دەنگدان چاودێرتان هەبووە لە بنکەکان چەند دەنگتان هێناوەی بە وردەکاری بەدەست خۆتان گەیشتۆ کۆمیسیۆن چەندی ڕاگەیاندووە؟ بڵێ ئێمە لە دەنگدانی تایبەت ئەو دەنگانەی کە لە سنووری بازنەی یەکی هەولێر دەنگدانی تایبەت وەکولای جەنابی شتڕوونە دەنگدانی تایبەت هەموو عراق یەک بازنەی دەنگدان بوو بۆی ئێمە بەشێکی زۆری هێزی پێشمەرگە و فەرماندە و پێشمەرگە قارەمانەکانمان لە دەرەوەی بازنەی سۆران واتە لە ڕانیە و کۆیە و لە شوێنەکانی تر دەنجیان بۆ کاندیدەکەمان نرد لە سنووری خۆشمان زیاتر لە نزیکی 2000 دەنگی کۆکردەوە و لە دەنگدانی ڕانیە و سنوورەکانی تری زیاتر لە 2000 کۆکراوەتەوە بەپێی ئەو زانیاریانەی لای ئێمە لە دەنگدانی تایبەت زیاتر لە 4000 دەنگ کاندیدەکەمان توانیوێتی متمانە بەدەست بێنە و دەنگەکانیان کۆ بکاتەوە لە دەنگدانی گشتی ئێوەی بەپێی ئەو شریتانەی کە لای ئێمەیە دیارە ئێمە بەدڵنیاییەوە ئەم لە هەموو ناوەندێکی دەنگدان لە مێرگەسۆر لە بارزان لە بلێت تا ئەگاتە پیرمام تا ئەگاتە حاجی ئۆمەران تا ئەگاتە دوا وێسگە لە برادۆز کە بەرمیزەیە کە ناوەندێکی دەنگدانی لێ بە ناوی کانی ڕەش ئێمە نوێنەرمان لەوێ هەبووە نوێنەرەکانمان توانیویانە زۆر بەدڵسۆزانە نوێنەرانی هاوپەیمانی کوردستان داکۆچیان لە مافی یەکێتی و کاندیدەکانە کرد و چاودێری پرۆسەکەیانە کرد بۆیە ئێمە لە دوای تەوابوونی پرۆسەکە وەکو ئەوەی کە بەپێی یاساکە هەوڵماندا هەموو ئەو شریتانەی کە لە سندوقەکانی کۆمیسیۆنەوە دەرەچن ئێمە ئەنجامەکانمان وەرگرت و ئەنجامەکانمان کۆ کردەوە ئەو ئەنجامانەی کە بەدەستی ئێمە گەیشتون کە ئەنجامی باوەڕ پێکراون چونکە لە کۆمیسیۆن خۆیانەوە نوێنەرەکانمان وەریان گرتووە ئێمە توانیومانە لە دەنگدانی گشتی 23816 دەنگ 23816 دەنگ کۆ بکەینەوە لەگەڵ ئەوەیدا ناوەندمان هەیە کە سنووقێکمان هەیە بۆ نمونە لە سۆران ئەو وێستگەیە هەر جیهازەکە نەکرایەوە شریتەکەی نەدا بۆیە سندوقەکە بە داخراوی هێشترایەوە و ئەو سندوقە لە چوارچەوەی ئەم ناوەندە نەبوو کە ئێمە بتوانین بەدەست بیژمێرین بۆیە وێستگەیەکمان دەنگەکانیشی هەژمار نەکراون بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کاندیدەکەمان 23816 دەنگی کۆکردوتەوە کە چاوەڕێ ئەکرێ پێداچوونەوە بکرێت ئەم دەنگانە زیاتر بێت بۆیە ئێمە ئەوەی کە لای ئێمە ڕوونە بەپی ئەو شریتانی لە کۆمیسیۆن وەرمانگرتووە بە دەنگدانی تایبەت بە دەنگدانی گشتی کاندیدەکەی ئێمەی لە سەری 27 بۆ 28000 دەنگی هێناوە. بەڵێ زۆر باشە کەواتە ئەوەی لە کۆمیسیۆن بۆتان دیاری کراوە چەند بۆ کاکخدر بەداخەوە کە ئەمڕۆ لەسەر شاشەکانی کۆمیسیۆن بە تایبەتی لە کۆنفرانسەکەی بەغدا بینیمان 18000 دەنگ بۆ کاندیدەکەی ئێمە ژمارد و ئێمە هەمومان تووشی شۆک بووین ئێمە ئەم ئەنجامانەمان وەرگرتووە ئەنجامی دەستی خۆمان نین ئەنجامی باوەڕ پێکرا و سندوقەکان و ئامێرە ئەلکترۆنیەکانی کۆمیسیۆن خۆیانن ئێمە شریتەکانمان هەمووی لایە هەمومان کۆ کردوتەوە هەموو لە بەردەستی خۆمانە 28000 دەنگمان کۆ کردوتەوە ئێستا لا ئێمە سیر بوو کە کۆمیسیۆن 18000 دەنگ ڕاگەێنێ بۆ ئێمە ئەم ئەنجامانەی کۆمیسیۆن ڕەتەکەینەوە وەکو چۆن لیژنەی باڵای هەولێرش ئەمڕۆ ئەنجامەکانی لە کۆی پارێزگای هەولێر ڕەت کردەوە بەڵێ ڕەتێکەینەوە ئێمە توانیومانە لەسەر ئەو سکاڵا تۆمار بکەین چونکە ژمارەیەکی زۆر پێشێلکاری گەورە کراوە دوێنێ لە کاتی پرۆسەکە لە دوای پرۆسەکە تا ئەو کاتەی لە دەستپێکی پرۆسەکە خڕۆقات تۆمارکراوە من دوێنێ هەر لە کەناڵە بەڕێزەکەی ئێوە لە کات لە یەکێک لە بەرنامەکانی دواییوەڕۆ ئاماژەم پێداکە هەوڵەکانی تەزویر دەستی پێکردووە شارمان لەسەرە ئەمانە هەموویمان دوێنێ باس کرد بەرەوەی بگەینە کۆتایی پرۆسەکە کە لە کۆتایی پرۆسەکە و سندوقەکان داخران دوای ئەوەش کە ئەنجامەکان بەرەو فەرزکردنی دەنگەکان ڕۆیشت و سندوقەکان گواسترنەوە تا گەیشتە هەولێر ئێمە چەندین بەڵگەمان لە کە خڕوقاتی گەورە کراوە خڕوقاتی کە بە هیچ شێوەیە کۆمیسیۆن خۆی بەپێی یاساکەی خۆی ڕی پێنادا ئێمە بەڵگەکانمان هەیە ئەمڕۆ ئێمە توانیومانە لە هەولێر لە ڕێگای یاساییەکانی خۆمان لە ڕێگای بەشی یاسایی خۆمان 6 سکاڵا تۆمار بکەین ئەم سکاڵانە هەموو سکاڵای یاساین و بەڵگەی پێویستیان لە بەردەستە و بەڵگەی پێویستیش خراوەتە ڕوو سەبارەت بەوەی کە ئەنجامەکانیشمان بەدڵنیە بەڵێ ئێمە هەمووکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووکو کاندید تان ئەدەین لە ئەنجامەکانی کۆمیسیۆن لە بەغدا و ئێمە بەوەی ڕازی نین چونکە ئێمە بە ئەنجامەکانی کۆمیسیۆن قساکەین بەپی داتاکانی خۆیان قساکەین
ئێمە قسەیەک ناکەین کە لە جیرفانی کەسێکمان دەرێ نابێ بەڵکو ئەمە داتاکانی کۆمیسیۆنە کە لای ئێمە و لای خۆشیان هەیە و ئەگەر کۆمیسیۆن ئەوێ پێداچلۆ بکە ئێمە تاعند لە ئەنجامەکانە دەین و تاانیشلی ئەدەین چونکە ئێمە باوەڕازینین کە یەکێک لە کاندیدە هەرە بە هێزەکانمان ئێمە لە شوێنەکانە بینین کاندید بە 11,000 بە 12,000 سەرکەوتووە کاندیدە بە ڕێزەکەی ئێمە کاندیدە بە هێزەکەی ئێمە 28,000 دەنجی هێناوە کەچی بێبەش یەکرێت یان بێبەش کرا لەوەی کە ببێت ئەندامی پەرلەمان لەبەرەوە ئێمە داکۆچی لە مافی خۆمان و یەکێتی نیشتیمانی و کاندیدەکەمانەکەین بە هیچ شێوەیەک باوەڕازی نابێت. زۆر باش کا خدر ئەگەر ڕێمۆلات لەگەڵم بمێنەرەوە کاک معتەسیم شوانی سڵاو لێبێ لە کەرکووکەوە هاوپەیمانی کوردستان و کاندیداکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەو ساتە 17 کورسیان بەدەستێناوە وا چاوەڕوان دەکرێت ژمارەی کورسەکان زیاتریش بێت لە کەرکووک کورد توانیوێتی 6 کورسی بەدەست بێنێت کە ئەمە تا ڕادەیەکی زۆر بۆ کوردستانیان دڵخۆشکەرەوە ناویش هاوپەیمانی کوردستان 3 کورسی بەدەستێناوە ئەمە چ گرنگێکی هەیە بۆ کورد و چ گۆڕانکاریەک دروستەکە ئەگەر هەمووی بە یەک تیم و بە یەک دەست بتوانێت خزمەتی پرسی کورد بکات لە کەرکووک. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ بەڕێزدان سڵاو لەوە و سڵاو لە بینەرانی کورساتی ئازیز وڵا دیارە لە کەرکووک ئێمە لە هەڵبژاردننی 2010 6 کورسیمان هەبووە وەکو کورد وەکو یەکێتی ئێمە 6 کورسیمان هەبوو بەڵام ئەو کاتە هەر تەنها یەکێتی دەنگی هێنا لە کەرکووک 6 کورسی هەبوو کە نوێنەرایەتی کوردیانەکرد لەم شارە ئێستاش وەکو نوێنەرایەتی کورد ئێمە 6 کورسەکە هاتووەتەوە بەڵام لەم 6 کورسەیە کە هاوردومانەوە دابەش بووە بەسەر هێزەکانە و دەنگێکی زۆرشمان فەوتاوە لەبەرەوەی ئێمە بۆ ئەم جاریان 7 کورسی بێنین چونکە ئێمە بازنەی یەکمان 5 کورسی بوو ئەو 5 کورسیە ئیستحقاقی کورد بوو بە گشتی ئیستحقاقی کورد بوو بەڵام پەرتەوازایی لە نێو کاندیدەکانمانە بە هۆی زۆری کاندیدی سربەخۆوە ئێمە ئەو دەنگانەمان لەدەستدا کورسی 5مان لەدەستدا کە کەوتە دەست عەرەبێکی تا حدێک توندڕە و شۆڤینی بەڵام لە ڕاستیە ئەوە ئێمە 7 کورسیمان بێنە ئەم جارە چونکە ئەو کورسی 2 کورسی لە ناوەندی لە بازنەی دوو هێناومانە ئەوەش بە ئیستحقاقی خۆمان هێناومانە بەڵام من حەزەکەم وەکو شتێتر قسە لەسەرەوە بکەم ئێمە وەکو کورد بە گشتی دەنگمان دابەزیەوە لەم شارە یعنی دەنگەکان لە چاو هەڵبژاردنەکانی پێشوە زۆر کەمی کردووە ئەویش بەهۆی کەمی ڕادەی ڕێژەی بەشداربوونەوە ئەویش بەهۆی کەمی دەنگدەرانمانەوە ئێمە ئەگەر بەراوردێکت بۆ بکە من لە نێوان هەڵبژاردنەکانی پێشوو تا ئێستا ئێمە لە 2010 کورد 206,000 دەنگی بەدەستێناوە لە 2014 کورد بە گشتی 325,000 دەنگی بەدەستێناوە ئێستا هەموو ئەو دەنگانەی کە بەدەستمان هێناوە لە ڕێ ئەو 6 کاندیدەوە ئەکاتە 128,000 ئەمە پرسێک بۆ لە هەموو عراقوا هەموو عراق ڕژێ بەشداری کەم بووە بەڵام بۆ کورد چەند گرنگ بووە گەر کورسی حوتەمیشی بەدەست بێنا بۆ کوردستانی بوونی کەرکووک بۆ سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک بەڵێ منە لە هەموو هەڵبژاردنەکانە کوردستانێتی کەرکووکمان سەلماندووە یعنی ئەمە کە لە هەڵبژاردننی 2010 بە تورکمان و عەرەبەوە بەرامبەر ئێمە 6 کورسیان هەبووە ئێمە 6 کورسەمان هەبووە لە 2014 ئێمە 8 کورسیمان هەبووە ئەوان 4 کورسیان هەبووە بە عەرەب و بە تورکمانەوە لە 2018 6 کورسیمان هەبووە ئەوانش 6یان هەبووە بە هەردوولایەن ئێستاش هەر 6 بە 6ین یعنی ئێمە کوردستانی بوونی کەرکووک یەکلایی بۆتەوە ئەگەرەوەی ویژدانی هەبێ ئەبێ ململانی نەکا لەسەرەوەی کەوا ئایا کەرکووک کوردستانیە کوردستانی نییە لەبەرەوەی هەموو هەڵبژاردنەکان لەوەتی عێراق دروست بووە هەتا ئێستا هەرچی هەڵبژاردنێک کراوە هەرچی ئیحسایە کراوە هەرچی ئامارێک کراوە هەر کورد زۆرینێ کەرکووک بووە هەر کوردستانێتی کەرکووک سەلماوە بەڵام بە تاکید ئێمە بڵێن لە ڕووی ئیداریەوە کاریگەریە بۆ گەر ئێمە کورسی حوتەممان بهێنایە یعنی ئێمە ئەو دەنگە زۆرەی کەوا لە دەستمانداوە بەهۆی کاندیدی سەربەخۆوە زیاتر ئەوە ڕەنگە لە ڕووی ئیداریەوە زەرمان لێ بدا ڕەنگە سبێنێ بۆ گۆڕینی پارێزگاری کەرکووک کاریگەری لەسەر ئێمە هەبێ
نتوانین بڕارەکانی خۆمان بسەپێن، نتوانین خزمەتگوزاری بۆ گەڕەکانی خۆمان دابینکەن بەهۆی بەرامبەری ئێمە و لەگەڵ نەتەوەکانی دیکەدا. بەڵێ کاک معتەسیم ئەگەر ڕێمەوەلات کا خدر بەکۆی گشتی هاوپەیمانی کوردستان و کاندیداکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ناو هاوپەیمانی کوردستان تا ئێستا 17 کورسیان مسۆگەر کردو هاوپەیمانی کوردستان. ئەمە چەند گرینگە بۆ داهاتووی عێراق بۆ هەموو پێشهاتوو بۆ هەموو ئەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی عێراق و هەرێمی کوردستان بنەوە کە یەکێتی بتوانێت کە قوارەی هەرێمی کوردستان خزمەتکردنی خەڵک خزمەتکردنی ناوچە جێناکۆکەکان بکاتە ئەولەویاتی کارەکانی و ببێتە وازی هەو پێشەنگ وەک چۆن لە ڕابردوودا کردوێتی. بەدڵنیاییەوە بوونی ئەم ژمارەی نوێنەرانی یەکێتی و هاوپەیمانی کوردستان لە بەغدا ڕۆڵی و پێگەی یەکێتی و هاوپەیمانی و کورد لە بەغدا بەهێزترەکە. ئەگەر هات و ئێمە ژمارەی نوێنەرەکانمان لەم ژمارەیە زیاتر بواە بەدڵنیایی و بەهێزتریشە بوو. بەڵام ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانە، ئەمە مێژووە و ئەزمموی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەی سەلماندووە و دڵنیاشین لە خولی داهاتووی پەرلەمانی عێراقیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمان ئەو ڕۆڵی کە لە ڕابردوو بینیویانە بۆ جێگیرکردن و داکۆچیکردن لە مافە دەستوری و فیدراالیەکانی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە نوێنەرانی هاوپەیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوودا هەمان ڕۆڵە جێڕن. جارێکی کە ئەو متمانەیە بە دەنگدەرەکانی خۆیان کە پێیان بەخشیون بە دڵنیاییەوە ئەم متمانەیە لە ئاستی پێویستدا دەستەبەرەکان پەیڕەویەکان و ڕێگەنادن بە هیچ شێوەیەک ئەو مافە دەستوریانەی کە لە دەستوری عێراقدا بۆ کورد جێگیر کراوەکە یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە لە قۆناغی داهاتوو دەستوری عێراق هەموار بکرێتەوە بەشێک لەو بەندانەی کە دەستکەوتەکانی هەرێمی کوردستانی تێدایە ڕوبەڕووی مەترسی و ڕوبەڕووی هەموارکردن ببنەوە. من دڵنیام نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی داکۆچی کارێکی سەرسەختی ئەو مافانە ئەبن بە هیچ شێوەیەک ڕێگەنادەن، بەڵکو هەوڵی ئەوە ئەدەن دەستکەوتی زیاتر لە ناو دەستوردا بۆ هەرێمی کوردستان و مافەدارایی و ئەو مافەدارەیانەی کە لە هەرێمی کوردستانەوە لە بەغدا پێیەگات ئەداکۆچیان لەکان هەموو ئەو مافانەی کە لە چوارچوەی عێراقدا سیادین لە سەرچوەی هەرێمی کوردستاندا عێراق ئەتوانی سەرپەرشتیان بکە. من بە دڵنیاییەوە ئەتوانم بڵم نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆچی زۆرەکان سەربەرزە بین پێیان و من گەشتبین و پشتەستورم بەوەی کە بە هیچ ڕۆژێک کەسێک نابیستین لەوەی کە جۆرێک لە مساومە لە سەرمافەکانی خەڵکی کوردستان بکەن. بۆیە ئەم ڕێژەیە ئەگەر ژمارەکەی حەفدا نوێنەرایەتێکی ئێمە چاوەڕێەکەین ئەمان زامی سەرەتاییە گەشتۆتان زامی کۆتایی و وەکو بەرپرسانی باڵای هاوپەیمانیش باسی لێوە دەکەن کە چاوەڕوان دەکرێت ژمارەی کورسەکان ڕوو لە زیاد بووم بکات. بە دڵنیاییەوە ئێمە منیش هەر ئەم ڕستەیە جنابتم لە کۆتاییەکە باس کرد. ئێمە چاوەڕێەکەین کاندیدە بەهێزەکەی ئێمەش بچێتە سەر ئەو ژمارەیە و ئەو تانەی کە لە ئەنجامەکانی کۆمیسیۆن با شێوەیەکی ڕسمی داومانە ئەنجامەکەی چاوەڕێەکەین بە دڵی هەموو دەنگدەرانی بازنەی سۆران و هاوپەیمانی کوردستان بە تایبەت و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی بێت کە ئەم کاندیدە بەڕێزەمان بچێتە ژمارەکەی بچێتە سەر ژمارەی کاندیدەکان پەرلەمانتارەکانی ترمان. ئەمیش دڵنیام ئەو کاتە وەکو چۆن لە هەڵمەتی هەڵبژاردن بەڵێنی داوەکە یەکێک بێلاوانەی کە داکۆچی زۆر لە سەروەری خاچی عێراق و سەروەری هەرێمی کوردستان مافە دەستوریەکان مافە داراییەکانی خەڵک بکات بە دڵنیاییەوە کاک فەیسەڵی ئێمەش ئەچێتە بەغدا پشتەوان بە دەنگ و متمانەی خەڵک داکۆچی لە مافەکانی خەڵک جەماوەری کوردستانەکات بەبێ جیاوازی ئەوانەی دەنجیان پێداوە ئەوانەی دەنجیشیان پێداوە چونکە کاک فەیسەڵ ئەو کاتە دەبێتە ئەندامی پەرلەمان بۆ نوێنەرایەتی خەڵکی کوردستان بە تێنیا نوێنەراتی هاوپەیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ناکات. کاخدر ئەگەر سەیری ڕیزبەندی و دەرچوونی کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان بکەین کاندیدەکانی یەکێتی لە ناو هاوپەیمانی کوردستاندا لە دیالە کورسی بەدەستێناوە، لە دووسخورماتوو کە بازنەی سەلاحەدینە کورسی بەدەستێناوە، لە کەرکووک بەدەستێناوە، لە نەینەواش بەدەستێناوە. ئەو خەتەی کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستانە تاکە هێز هاوپەیمانی کوردستانە کە توانیوێتی لەو شوێنانە بەکەم و زیاد کورسی بەدەست بێنێت. ئەمە چ پەیامێکە بۆ ئێوە وەکو یەکێتی کە بتوانن یان سوورتر بن لەسەر پاراستنی جێبەجێکردنی مادەی 140 لەسەر ئاساییکردنەوەی دۆخەکە لەسەر پاراستنی خاک و خەڵکی ئەو دەڤەرانە. من سوپاسی دەنگدەرانی ئەو سنوورەکەم ناوچەدا بڕێنراوەکان کە متمانیان بە کاندیداکانی یەکێتی و هاوپەیمانی کرد. ئەمە ئەو پەیامەیە یان ئەو وەڵامە دروستەی ئەوانە
کە پێمانەڵێ ئەمە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە داکۆچی ڕاستەقینە و سەرسەخت لە ناوچە جێناکۆکەکانە کات و لە ڕابردوودا سەلماندوویەتی بۆیە ئەم دەنگدەرانی ئەو سنوورەنەکە متمانە بە هاوپەیمانی کوردستانەکەن پێمانەڵێن بەڵێ ئێمە متمانەتان پێەکەین بەردەوام بن لەسەر ئەو سیاست و داکۆچیکردنە لە سنوورە دابڕێنراوەکان ئەمە مای دڵخۆشیمانە ئەوە ئاسەلمێنێکە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند دەستی گرتووە بە خەتەنەتەوەی نیشتیمانیەکەوە چەند دەستی گرتووە بە هێڵە نیشتیمانیەکەوە ئەمە مای خۆشحاڵیمانە پەیامێکی دروستە و ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەرامبەر ئەو ناوچانەوە قورستر و سەختترەکات بۆیە بەڵام من دڵنیام کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی ئەو متمانەیە ئەبێت بە ئاستی دڵسۆزی ئەوان و بە ئاستی متمانەی ئەوان داکۆچی زیاتر لە ناوچە دابڕێنراوەکانەکە هەوڵەدات بە هەموو شێوەیەک مادەی 140 بەپێی مادەی 130 دەستوری عراق جێبەجێ بێ و بتوانرێت جارێکی کە ئەو ناوچانەی کە بە زۆری زۆردا لە دوای پرۆسەی لە دوای شەڕی داعش لە هەرێمی کوردستان دابڕێنرانەوە جارێکی کە بە یاسا و دەستور بجێڕدرێتەوە و ئەو سنوورە جارێکی کە باوەش بۆ هەرێمی کوردستان بکاتەوە و هەرێمی کوردستانیش باوەش بۆ ئەو سنوورانە کاتەوە بەڵام ئەمە لە ڕێگەی چێوە ئەمە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرەکانیانەوەیە کە پەیامی ئەوان گەیشتووە ئەبێ یەکێتی و هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامی دروست باوەشی گەورە و گەرم بۆ ئەو ناوچانە بکاتەوە و بەدەنجیانەوە بچێت بۆ ئەوەی ئەو متمانەیە زیاتر بێت بۆ ئەوەی لە داهاتوو لەپەر لە هەڵبژاردنەکانی داهاتوو ئەو متمانەیە زیاتر بەدەستبێنین بەڵام هەرخۆی لە خۆیدا پەیامی ئەوان دەرچوونی کاندیداکانی هاوپەیمانی و یەکێتی لەو سنوورە مای دڵخۆشیمانە ئەوە ئەسەلمێنێک کە یەکێتی هیچ شوێنێک و شارێک و ناوچەیەکی دیاریکراونە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکە بەخۆی و هاوپەیمانەکەی بزوتنەوەی گۆڕان لە چوارتەوەی هاوپەیمانی کوردستان هی هاوسەر تاسەری هەرێمی کوردستانن بۆیە ئەمە مایای خۆشحاڵی و پەیامێکی دروست و لە جێگای خۆیەتی باشە ئێوە لە خەتی زومار و شنگال کورسیتان بەدەست هێناوە لەوێ ینی تا ئێستاش بەشێکی زۆر لە خەڵک مەسەلەن دانیشتوانی ئەو ناوچانە ئاوارن لە کەمپەکان مەسەلەن تا ئێستاش ئەو زوڵمەی لەسەر دەمی داعش لیان کراوە تا ڕادەیەک بەردەوامە ینی ضرورەتی ئەوەی کە ئەوان ئەو پەیامیان لە ڕێی کورسی و لە ڕێی دەنگەوە بە ئێوە داوە چەند گرینگە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ناوچانە کە دواخاڵی یان دەشتی نینەوەیە کە بتوانێت ئەجێندایەکی تایبەت و نەتەوە نیشتیمانی هەبێ بۆ خزمەتکردنیان بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان یەکێتی هەمیشە خەتەن هێڵەنەتەوە یەکەی تۆم دەست پێوە گرتووە هێڵەنەتەوە نیشتیمانیەکە ناسنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە سەلمێنراوە و من نامەوێت تاکیدی لێ بکەمەوە تەنها بۆ بیرخستنەوە ئەم ڕستەیە بەگوێ جەنابەت و بینەران ئەڵێم بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا کە ئەچێت و بە نوێنەرانە ئەو متمانەیە من دڵنیام یەکێتی وەفادارە بەرامبەر بە متمانەیە یەکێتی لە ڕابردوودا هەمیشە لە ئاستی متمانەی خەڵک بووە بۆیە بە دڵنیاییەوە ئەو متمانەی کە ئەم هێڵەی کە هێڵی با بڵێن باشووری هەرێمی کوردستانیان هێڵی تەماس لە نێوان هەرێمی کوردستان و عراقی فیدراڵدایە من دڵنیام ئەو ناوچانەی کە متمانیان بە کاندیداکانی یەکێتی بەخشیوە یەکێتی بە بەرپرسیارەتێکی گەورە بە مەسئولیەتێکی گەورە ئەمە بە ئەرکێکی گەورەی سەرشانی خۆی زانێ ئەم متمانەیە ئەرشی سەرشانی یەکێتی سەختتر و قورسر کردووە بەڵام دڵنیابن یەکێتی لە ئاستی ئەو متمانەیە و لە ڕابردوو سەلمانیەتی و دڵنیاشن بەوەی کە سەربەرزانە لە کۆتایی تاگەینەوە هەڵبژاردننی داهاتوو ئەوە ئەسەلمێنین جارێکی کەش متمانەی زیاتر بێچێتەکەن چونکە دڵنیام یەکێتی ئەو متمانەیە کە وەریگرتووە لە دەستی نادا لە ئاستی ئەو متمانە داکۆچی لە مافەکانیانەکە و هەوڵەدات بژانەوە ئاوارەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان و ئەو کەم و کورتیانی هەیەە کە لە ڕابردوودا لەو چەند ساڵە ئەو معاناتانی لە چەند ساڵی ڕابردوو لە دوای داگیرکردنی ئەم منتیقانە یان دوای سەرەتای شەڕەکانی داعشنەوە منتیقانە کە ئاوارە و سەرگەردان بوون هەوڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای نوێنەرەکانی لە بەغدا و دواتریش لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە هەوڵەدا بەشێکی زۆری ئەو نیگەرانی و خەم و ناکۆچانیان کەم کاتەوە خەمەکانیان کەم کاتەوە و هەوڵی ئەوە ئەدا جارێکی کە ئەمانە بگەڕێنە سەر شوێنی خۆیان و دەست بکەنەوە بە ژیانی ئاسایی خۆیان بەڵێ کاخدر لەگەڵمان بمێنەرەوە گەڕێمۆلات کاگ معتەسم شوانی هەمانە پرسیاری لە کاخدرم کردیانی ئەگەر تەماشا بکەی کاندیداکانی هاوپەیمانی کوردستان لە خەتی زومارەوە بۆ شنگال بۆ کەرکووک بۆ دووسخورماتوو بۆ خانەقین لەو خەتە کە خەتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستانە و خەتی تەماسە لەگەڵ ناوەڕاستی عراق ینی کورسی بەدەستێناوە متمانەی خەڵکی بەدەستێناوە ئەمە چ پەیامێکە بۆ هاوپەیمانی کوردستان بەڵێ
وڵا بن بەتاکیدەوە پەیامێکی نەتەوەیە بە تاکیدەوە متمانەیەکی نەتەوەیە کە دراوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ناوچانەیە لەبەرەوەی ئێمە ئەم خەتەی جەنابەت باست کرد لە زمارەوە هەتاکو خانەقین ئەم خەتەی ئەمە کێشەی نەتەوایەتیمان هەیە لەم ناوچەیە بۆ یەکلاکردنەوەی ئەم کێشانە هەڵبەتە یەکێتی ڕۆڵی گرنگی هەبووە لە پێشترا و جەماوەری ئەم ناوچێش متمانەی زیاتران بە یەکێتی هەیە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن جاران متمانەی لە خەڵک وەرگتەوە وەک چۆن جاران هەوڵی داوە کۆشی کردووە شوێن دەستی دیار بوو لەم بابەتەیە ئەبێ لەمە دووە زیاتر هەوڵ بدا زیاتر کۆشش بکە زیاتر هەوڵ بدا خزمەتگوزاری بۆ ئەم ناوچانە دابین بکات لەبەرەوەی ئێمە ئەمڕۆکە لە ڕاستیە دەنگدەری ئێمە ئەمڕۆکە چاوەڕوانی خزمەتگوزاریە بە تایبەتی لە دەوروبەری کەرکووک ئەمە ناو کەرکووک من باسەکەم لە کەرکووکە ناوچە کوردیەکان بەڕاستی پشتگوێ خراون لەلایەن ئیدارەی پارێزگای کەرکووکەوە ئەم ئیدارەیە ستەمکارە ماوەی 4 ساڵە لە دوای ڕێفراندۆمەوە ئەم ناوچانەی پشتگوێ خستووە هیچ خزمەتگوزارێکی پێشکەش نەکردووە بەڕاستیەکەی ئەم جارە ئێمە لە هەڵمەتی هەڵبژاردننی ئەم جارەیە گلەی خەڵک زیاتر لەسەرەوە بوو کە خزمەتگوزاری کەم بووە ئێمە خزمەتگوزاریەکانمان توانیمان هەندێک ئیشیان بۆ بکەین لە ماوەی کاتی هەڵبژاردنە بەڵام پێویستە لەمە دووە لە دوای هەڵبژاردنەوە لە دوای دروستبوونەوەی حکوومەت وانەوە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی خۆی بخاتە گەڕ بە جددی ئیشی چاک بۆ ئەم ناوچانە بکات لەبەرەوەی ئەم ناوچانە خەڵکەکەی لەلایەن حکوومەتی مەرکەزی و لەلایەن دەسەڵاتی شۆڤینی کەرکووک و ئەم ناوچانەوە پشتگوێ خراون ئێهمال کراون دەبێت یەکێتی هەوڵ بدات بۆی کەوا متمانەی زیاتری ناوچەکە بەدەست بێنێتەوە بۆی کەوا بتوانێت خەڵکی ئەم سنوورە بۆ هەڵبژاردننی ئایندە بۆ کوجاری جاران بێنەوە سەر سنووق دەبێت هەوڵ بدات خزمەتگوزاری زیاتر بکە ئەبێ هەوڵ بدا متمانەی جەماوەرەکەی زیاتر بەدەست بێنێتەوە. بەڵێ کاک مۆحتەسیم بۆ کەرکووک گرینگە چۆن کورد کاری لەسەر بکە و بتوانێت جۆری کارکردن و پشتیوانیکردنی کەرکووچەکان لەوەی لە هەر مەترسێکە لە سەریان بێ بتوانرێت بەیەک دەستی وەکو کورد مامەڵە بکردنەوە کۆکۆ حەزبەت کورسیەکی هێناوە و چەند کورسی هێناوە. وڵا بەتەکید ئێمە کێشەکەمان لێرە کێشەیەکی نەتەوەییە یعنی ئێمە حکوومەتی مەرکەزی یان دەسەڵاتی کەرکووک ئیدارەی کەرکووک لەسەرەوە ئەساسە مامەڵە لەگەڵ ئێمە ناکە کە ئەم کەسە پارتیە نیچێتیە یان نەوەی نوێ یا هەر لایەنێکی ترە ئەو لەسەرەوە ئەساسە جیاوازی لەسەر لەگەڵ ئێماکە کە ئێمە کوردین و ئەوان کوردین یعنی بەڕاستیەکەی ئێمە کە 6 کورسی هاتووە لە کەرکووک ئەم 6 کورسیە ئەگەر سەر بە هەر لایەنێک بن بەڵام لە ڕووی نەتەوەیەوە کوردن دەبێت ئەم لایەنانە بێ هەموو یەکگرتوو بن دەبێت هەموو یەکدەست بن لە ڕوبەڕووبوونەوەی ئەو ستەمانەی کە بەرامبەر خەڵکی کوورد دەکرێت لە کەرکووکە یعنی ئەگەر ئەوە نەکەین معنای وایە ئێمە بەڕاستی خۆمان پەرتەوازەترەکەین بەڕاستی واکەین بۆ هەڵبژاردنێکی تر ئەو 6 کورسێش بەدەست نێنینەوە بۆ ئەگەر ئەم جارە یەک عەرەب لە بازنە یەک دەنگی هێناوە ئەم جارە ئەگەر بە بەرنامە ئیش نەکەین ئەم جارە بێتەوە ڕەنگە عەرەبێکش زیاتر دەنگ ڕەنگە تورکمانێکش لێرە دەنگ بەدەست بێنێتەوە کاتە کورسەکان ئێمە بە یەکجاری لە دەستی بدەین یعنی ئەوە یەکخستنی هەوڵ و کۆشەکانمان بە هەموو لایەنێکەوە وەکو کورد و وەکو نەتەوەی ئەوە ئەرچێکی زۆر گەورەی نەتەوەیە لەسەرمان پێویستە هەموو لایەنەکان ئەوەی کەوا کورسی بەدەستێناوە ئەوەی کەوا کورسیشی بەدەست نەهێناوە هەوڵ و کۆشیان بۆەوە بێ کە ئەم خەڵکە بڵێن ئەم جەماوەرەی کەرکووک بۆ ئاراستەیە بەرن ئەم دەسەڵاتی کەرکووک بە ئاراستەی خزمەتکردنی کورد بگۆڕن. بەڵێ سوپاس کاک مۆحتەسیم گەڕمەولات کا خدر ڕاستە لەسەر ئاستی عێراق ڕێژەی دەنگدان بە شێوەیەکی کەم بووە و لە ئاستی ساڵانی پێشوان هەڵبژاردنەکانی پێشوو نەبووە بەڵام لە چاوە ڕێژە بەشداریە هاوپەیمانی کوردستان و لە ناویدا کاندیداکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەو ساتەی کە ئەنجامەکان بەرایین 17 کورسی بەدەستێناوە چاوەڕوان دەکرێت کورسەکانی ڕووی لە زیادبوون بکە ئەمە چه ئەوانەی کە دەنجیان نەداوە چه ئەوانەی کە دەنجیان بە کاندیداکانی هاوپەیمانی کوردستان و لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان داوە چه ئەرکی ئەوە تا چەند قورسترەکە بۆ ئەوی بتوانن جددیتر ورتر خزمەتی پرسیینەتەوەی و پرسی نیشتیمانی و ژیان و گوزەرانی خەڵک بکەن.
بە دڵنیاییەوە ئەم متمانەیە کە لەلایەن دەنگدەرانەوە بە کاندیداکانی ئێمە بەخشراوە و ئەو متمانە پێدانا ئاسان نییە، چونکە ئەمە ئەرچی ئێمە لە بەرامبەر بە جەماوەری دەنگدەرەکانمان و دوجاریش نەک هەر دەنگدەرەکانی ئێمە نوێنەرەکانی ئێمە نوێنەرانی هەرێمی کوردستانە بن لە بەغدا، بۆیە ئەرکەکەمان ئەرکێکی زۆر قورسە بێت و بە دڵنیاییەوە هەموو هەوڵ و توانەکانی خۆمانە خەینە گەڕبەوەی بتوانین لە ئاستی ئەو متمانەیە بین و دەنگدەرەکانی ئێمە کە متمانیان بە نوێنەرەکانی ئێمە بەخشیوە ئەوە دڵنیان لەوەی کە نوێنەرەکانی ئێمە لەو ئاستن کە دەتوانن نوێنەرەتیان بکەن. بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆناغی داهاتووی پەرلەمانی عراقی پلانێکی باشی هەبێت بۆەوەی چۆن دەتوانێت داکۆچی بەپێی لە چوارچێوەی یاسا داکۆچی لە مافەکانی ئێمە بکات، چۆن مافەکانی هەرێمی کوردستان بکات و ئەم دڵنیام یەکێتی پلانی تایبەتی خۆی بێت، ئەم پلانە پلانێکی داڕژراوە بێت، دراسەکراوە بێ و پشت ئەبەستێت لەسەر بنچینەی مافەکان و داکۆچیکردنە بێت لەسەر مافی هەرێمی کوردستان. بۆیە من دڵنیام کە ئەو متمانەیە ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوو وەک چۆن باسمان کرد لە ناوچە جیاناکۆکەکان سەخت و قورسەکات بە هەمان شێوە لە کۆی هەرێمی کوردستان ئەرکەکەمان قورس و سەختترە بێت. بۆیە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن پلانێکی باشی هەبوو بۆ هەڵمەتی هەڵبژاردن و لە ڕۆژانی داهاتوش بۆ نوێنەرەکانمان بە بەردەوامی پلانی باشی هەیە و ئەتوانرێت کە ئەو پلانە جێبەجێ بکرێت کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندایە و بابەتەکەش لە چوارچێوەی مافە دەستوریەکان و لە چوارچێوەی ئەو یاسایانەدایە کە فیدراڵین لە چوارچێوەی عراقدا. بۆیە متمانە پێکردنی دەنگدەرانی یەکێتی و دەنگدەرانی هاوپەیمانی بە کاندیدەکانیان کارێکی باش بووە، لە هەمان کاتدا متمانەیەکی باشی شەبەوەی کە نوێنەرەکانمان بە بەرپرسیارەتی زیاتر بە ئەرچی قورسی سەرشانیان زیاتر هەڵبستن بۆی بتوانن وەڵامێکی پێویستی دەنگدەرەکانمان بدەنەوە و پێویستەکە من لەسەر بازنەکەی خۆمان چەند قسەیەکی تریش بکەم، چونکە بازنەکەی ئێمە کە کاندیدەکەی ئێمە کاک فەیسەڵ کەریمخان برادۆستی یەکێک بۆ لەوانەی کە مێژووی یەکێتی و مێژووی برادۆست مێژوێکی هاوبەشە و مێژوویەکە کە دەستپێکی سەرەتای شۆڕشینە بەڕابەتی سەرۆک مام جەلال و کۆنفرانسی یەکێتی لەو سنوورە لەسەر دەستی ئەو بنەماڵەیە بە تایبەتی ڕەحمەتی کەریمخانی برادۆستی هاوکار و پشتیوان بووە. بۆیە ئەم مێژوێکی هاوبەشە. ئەم وەشوای کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوورترین سنوور لە بازنەیەکی هەولێر کاندیدەکەی دەستنیشان کردووە. ئەوە نیشانەی ئەوەیە یەکێتی جیاوازیەکی نەکردووە لە نێو ئەوەی کە خەڵکێکی ناوشارک وەکو نوێنەر و کاندیدی خۆی هەڵەبژێرێ، بەڵکو لەسەر بناغی ئەوەیە کام کاندید بەهێزە کامە ئەتوانێت داکۆچی لە مافەکانی پیاوان هەڵەبژێرێ. بۆیە ئەم مێژوە درێژ کراوەیە کە یەکێتی و بنەماڵی برادۆستیەکان بە تایبەتی ماڵی کەریمخانی برادۆست مێژوێکی هاوبەشی دوور و درێژە و ئەو درێژ کراوەیە ئەوە بۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان متمانە بە ڕۆڵەیەکی ئەو بنەماڵەیە بکات کە کاندیدێکی بەهێز بووە. بەهێزیەکەشی سەلماندی کە کاندیدێکی زۆر بەهێزە، چونکە توانی لە زۆر شوێن کە لە هیچ کاتێکە کەس هیچ حیزبێک نەیە توانی دەنگ بێنێ. کاندیدەکەی ئێمە لەم شوێنانە ژمارەیەکی بەرچاو دەنجی بەدەستێنەوە کە ئەمە مای خۆشحاڵی ئێمەیە، مای ئەوەیە کە بەڵێ کاندیدەکەی ئێمە وەکو چۆن لە کاندیداکانی ترمان لە ناوچە جێناکۆکان دەنگی زۆر دێنن و لەو ناوچانەی کە ئاسان نەبوو دەنگی لەبێت دەنگ بێت بە هەمان شێوە کاندیدەکەی ئێمە لە هەندێک ناوچە دەنجیان هێناوە کە دەنجی هێناوە، دەنجی ژمارەی پێویستی هێناوە کە چاوەڕێ نەئەکرا یان وەکو بڵێن شۆچێک بۆ هەندێک خەڵکە ئێمە دەنگ لەو ناوچانە بینین، بەڵام لە ڕاستیدا دەنگمان هێنەوە. ئەمەش نیشانە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان سنوورەکانی هەموو تێک شکاندووە و گەشتبینم بەوەی کە ئەم نوێنەرە بەهێزانەمان ئەچنە بەغدا و بە ئاستی دڵسۆزی و گەورەی خۆیان لە چوارچێوەی یاسا و مافەکانی یاسا و دەستور داکۆچی لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستانەکەن. کاخدر لە ڕووی هێزەوە وەکو هێز ئێوە لەسەر ئاستی لەسەر ئاستی کوردستان ینی کە بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە بە تایبەتی لەوێ لە پلەی یەکەمدان، لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە پلەی دووەمدان، بەڵام ئەوەی من تێبینی یەکەم جەماوەر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دووەمیان قبول نییە، ینی کورسی کەمیان قبول نییە، بەڵکو یەکەمیان قبوڵە، بەڵکو داوای یەکەمی لە ئێوە دەکەن، داوای ئەوە لە یەکێتی دەکەن کە کورسی زیاتر جۆدی زیاتر هەبێ. ئەم خواستەی جەماوەر و ئەم دەنگانەی ئێستا ئەم کورسیانی کە ئێستا هێناوتانە لە ئەنجامە بەراییەکان وە چاوەڕوانەکرێ کورسەکانیش زیاتر بکرێ، چ پەیامێکتان پێدا کە بۆ داهاتوو ورتر و بەرفراوانتر وەکو باست کرد بە تێکشکانی سنوورەکان کار بکەن بۆ بەدەستێنانی پلەی یەکەم؟ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان
ئەبێ کە ئەنجامە ڕسمیەکان ڕاگەیەندرا ئەبێ پلانی خۆی دەست پێ بکات بۆی لە هەڵبژاردننی داهاتوو چۆن کارەکە ئێمە پێویستمان بەوەیە پێش هەموو شتێک ئەنجامەکان کە ئەنجامی ڕسمی ڕاگەیەندران ئەو کاتێکە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامەکان قبولەکە یان قبولی ناکە ئەمە جێ هەڵدراوە بۆ سەرکردایەتی سیاسی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی ئەو بازنەی هەولێر ئەنجامەکان چۆن قبولەکرێ یا چونکە تا ئێستا ئێمە ئەنجامەکانی ڕەتەکەینەوە سکاڵامان هەیە وەکو باسم کرد 6 سکاڵامان هەیە ئەمە دوجار سەرکردایەتی بازنەی هەولێر لیژنەی باڵای بازنەی هەولێر قەراری لێدا بەڵام ئێمە چاوەڕێ ئەوە ناکەین ئەنجامەکانی هەرچی بێت دوای ئەوەی کە ئەنجامەکان بە ڕسمی ڕاگەندرێن ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان توێژینەوەیەکی ورد لەسەر کۆی پرۆسەکە بکات هەموو قۆناغەکانی پرۆسەکە دراسە بکات و لەکوێ کەم و کورتیەک هەڵەیەک کەم تەرخەمێک هەبووە ئەبێ پێداچوونەوەی بۆ بکات لەسەر ئەساسی ئەم توێژینەوە گرنگە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان پلانێک دابنێ لە چەند ڕۆژی دوای پرۆسەکە و پسندکردنی ئەنجامەکانی توێژینەوەکە ئەبێ دەست بکات بە کارکردن بۆ هەڵبژاردننی داهاتوو ئێمە هەڵبژاردنەکانی تریشمان لە پێشە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان لە پێشە بۆ هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەبێ خۆمان ئامادەکەینەوە ئێمە حزبێکین هەڵبژاردنەکەین باوەڕمان بە هەڵبژاردنە باوەڕمان بە دیموکراسیەتە ئەو قەناعەتی یەکێتی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پرۆسەی دیموکراسی و بە ئازادی ڕادەربڕین و بە خۆ هەڵبژاردنەکان وامان لێکە بەڵێ بە بەردەوامی پێداچونەوە بە خۆمان دابکەین کەم و کورتەکانی خۆمان ببینین وەکۆی کە جەنابی مام جەلال هەمیشە ئامۆژگاری کردوون ڕێنمایی کردوین پەروەردەی کرد بردوین بەوەی کە هەمیشە ڕەخنە لە خۆمان بگرین ئەبێ ڕەخنە لە خۆمان بگرین لەکوێ هەڵەمان هەیە پەنجە بخەینە سەر هەڵەکانمان خۆمان باشتر و باشتر بکەین و ئەگەر لە شوێنێک کەم و کورتێکمان هەیە داوای لێبوردن لە جەماوەر و دەنگدەرەکانی خۆشمان بکەین ئەمە گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک لە بەردەمی جەماوەرەکەی و کەسوکاری شەهیدەکانی لە بەرامبەر تێکۆشەرەکانی لە بەرامبەر کۆی ئەوانەی کە متمانیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەخشیەوە و چاوەڕێی زیاتریان لە یەکێتی بووە ئەمڕۆ کەمتر دەنگمان هێناوە ئاسایی ئێمە داوای لێبوردنیش لە دەنگدەرەکانی خۆمان بکەین بەڵام بەڵێنی ئەوان پێدەین ئەوە هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕۆژگارێک کە ئومێد لە وڵات نەمابوو یەکێتی ئومێدی دروستکردوتەوە دەبێت ئەو متمانیان بە یەکێتی بە هیچ شێوەیەک لەقنەکە کەم نەبێت چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پلانی هەیە و دڵنیام لۆ بۆ داهاتوش پلانی باش و باشترمانە بێت کە ئەگەر کەم و کورتێکیش لەم هەڵبژار نەبوو بێت یان ئەنجامەکان بە دڵی دەنگدەرەکانی ئێمە نەبوو بن کە چاوەڕێ کرێژماری کورسیەکانمان زیاتر کە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر لە هەر شوێنێک کەم و کورتێکی بێت دڵنیام یەکێتی لە پلانی خۆی لە توێژینەوەی خۆیدا پەنجەیە خاتە سەر و کاری بۆ ئەکات و هەڵەکان چاکە ڕاستەکاتەوە دڵنیام بۆ پەرلەمانی کوردستان ئێمە یەکێتیەکان جارێکی تر باشتر و باشتر کە ئەچینەوە پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ خزمەتی بە هەرێمی کوردستان و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە بەڵام ئەومانای وانی ئێمە جارێکی کە بەغدا فرامۆشکەین نەخێر ئێمە بۆ 7 کورسیە لە بەغدادا کۆچیەکەین هەوڵی ئەوەشە دێن لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە 4 ساڵ بۆ سیاستکردن زۆر نییە بۆ داهاتوش ئێمە کارەکەین بەوەی کە بتوانین دەنجی دیلێری ئەوە متمانەیە زیاتری جەماوەری کوردستان دەنگدەرانی هەرێمی کوردستان بۆ خۆمان و کاندیدەکانمان مسۆگەرکەین بچین جارێکی کەش لە بەغدا بە هەمان نەفەسی پێشووتردا کۆچیان لێ بکەین ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مام جەلال بۆ لە بەغدا پێگەی یەکێتی و پێگەی هەرێمی کوردستانی بەهێز کردبوو بۆیە دڵنیابن ئێمە درێژە پێدەر و ڕێبازەکەی سەرۆک مام جەلالین و بە هیچ شێوەیەک سازش لەسەر مافەکانتان ناکەین و داکۆچی لە مافەکانی دەنگدەرەکانمانەکەین و لە بەغدا جارێکی تر سەرسەختانە بە نەفەسی سەرۆک مام جەلال بە نەفەسی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسی یەکێتی داکۆچی لە مافەکانتانەکرێ و لە مافی دەنگدەرەکانمانەکەین من دڵنیام گەشتبین بن بەوەی کە ئەگەر ژمارەی کورسەکانی ئێمە لە 7ەوە بچێ بۆ 19 و 20 ئەگەر لە 20 سەر نەکەوێ بەڵام دڵنیاتانەکەین بە 20 کورسی داهاتوومان لە ئاستی متمانەی ئێوە و داکۆچیکاری سەرسەخت دەبین بە نەفەسی یەکێتیانە بە سەردەمی هەموو قۆناغەکانی خەباتی یەکێتی نیشتیمانی داکۆچیتان لە مافی خەڵکی هەرێمی کوردستانەکەین ئەم متمانەیە وامان لێ ئەکات جارێکیکە بۆ پەرلەمانی کوردستان خەڵک متمانەی زیاتر بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە من ئومێدی شەکەم یەکێتی ئەو توێژینەوەیە بە زووی ئەنجام داد بۆی پەنجە بخەینە سەر کەم و کورتیەکانمان بۆەوەی لە پەرلەمانی کوردستان بەر لەوەی بگەینەوە هەڵبژاردننی پەرلەمانی داهاتووی عراق متمانەی زیاتری دەنگدەران و جەماوەری یەکێتی بەدەست بێنینەوە جارێکی کە لە شوێنێک ئەگەر خوانەخواستە کەم و کورتیەک هەڵەیەکەیە ڕاستی کەینەوە چونکە هەموو خەڵک ئەزانێت لەکوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بوو ئەوە دڵنیاین لەوێدا کوردایەتی بەهێزە لەوێدا مافی خەڵک داکۆچی لە مافی خەڵک پارێزراوە دەستەبەرە بۆیە هیوادارم
ئەم توێژینەوەیە بە زوویی بکرێ و ئەنجامەکانیشی کاریان پێ بکرێ بە خااتری ئەوەی کە من دڵنیاشم توێژینەوە ئەکرێ و کار بە ڕاستپاردەکانی ئەکرێ ئەمە مای دڵخۆشی و سەربەرزیمانە بێ کە بۆ داهاتوو هیچ کەم و کورتیەک و کەم دەرخەمیەک ئەگەر لەم قۆناغەشا بوو بێ نەبووە. پرۆسی هەڵبژاردن لەم قۆناغەیە یەکێتی جەماوەرەکەی زۆر باش بەیەکەوە بە تایبەتی من باسی بازنەی سۆرانەکەم هەڵمەتێکی زۆر باش بەڕێوە چوو کادر و جەماوەری ئێمە زۆر بە پەرۆش و بەدەنگەوە هاتن بەرەو کاندیدەکەمان بە بەردەوامی لە هەڵمەتی هەڵبژاردندا بوو کە هیچ یەکێک لە کادرەکانی ئێمە جەماوەری ئێمە لە فەرماندە و پێشمەرگەکانمان لە کارمەندانی ئەوانەی کە پەیوەندیدارن بە یەکێتی نیشتیمان و پەیوەندیان بە یەکێتی وە هەیە هەمویان بەو پەڕی دڵسۆزیەوە ژنانمان زۆر دڵسۆزانە کاریان کرد و لە هەمان کاتدا کادرە کۆمەڵایەتیەکانمان زۆر دڵسۆزانە کاریان کرد ڕێکخراوە دیموکراتیەکانمان هەڵمەتی باشیان کرد یعنی ئەوەی ئێمە لەسەر شانمان بوو کردمان هەر ئەوەش بوو کە وای کرد کاندیدەکەمان لە بازنەی یەکی سۆران 28,000 دەنگ بێنێت کە ئەمە مای دڵخۆشیمانە بەڵام نیگەرانیەکەمان ئەوەیە کە ئێمە بۆ کاندیدەکەمان 28,000 دەنگ بە پێی شریتەکانی کۆمیسیۆن سۆگەرا بەڵام ئەمڕۆ کۆمیسیۆن لە دەنگدانە لە ئەنجامە بەرایەکان پێماناڵێک کاندیدەکەی ئێمە 18,000 دەنگی هێناوە ئەمە بەداخەوە کە هیوادارم کۆمیسیۆن بە خێرایی پێداچوونەوە بەو تاانەی ئێمەدا بکات و ئەو کەم و کورتی و نیگەرانی کە لای دەنگدەرانی ئێمە هەیە بە خااتری ئێمەنا بە خااتری ئەنجامەکانی خۆی بەو دلیلانەیە کە ئێمە لە بەردەستمانە چونکە ئەنجامەکانمان هەمان ئەو ئەنجامانن کە لە سندوقەکانی کۆمیسیۆن وەرمانگرتوون پێداچوونەوە بکات بەڕاستی ئەمە تا ئەم دقەیە نیگەرانی زۆری لای دەنگدەرانی ئێمە دروست کردووە هیوادارم و دڵە ڕاوچێ دروست کردووە بە دەرلەوەش من ئەمەوە ئەوە بڵێم جۆرێک لە شەڕی دەرونی لەگەڵ جەماوەر و دەنگدەرەکانی ئێمە هەیەکە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان سازش لەسەر مافی کورسەکانەکەن من دڵنیای هەموو جەماوەری یەکێتی و دەنگدەرەکان یەکەم بە هیچ شێوەیەک یەکێتی دەستبەرداری مافی خۆی و مافی کاندیدەکەی نابێت و بە هیچ شێوەیەک سازش لەسەر کورسەکەی خۆمان ناکرێت بۆیە ئەگەر ئەم دەنگۆیانە بڵاوبەتەوە من ڕەتەکەینەوە دڵنیایی هەموو لایەکەکەین هەموو سەرکردایەتی یەکێتی لە ئاستی هاوسەرۆکان مەکتەبی سیاسی سەرکردایەتی بازنەی لیژنەی باڵای هەولێر و مەڵبەری سۆران و هەموو جەماوەرەکەمان نوێنەرانمان لە بەغدا داکۆچیکاری سەرسەختن و ئێمە تاعن لە ئەنجامەکانی کۆمیسیۆن درراوە چاوەڕێ ئەنجامەکانی کۆمیسیۆنەکەین چونکە ئێمە کارێک ناکەین کە لە دەرەوە یاسا و ڕێنمایەکان بێ ئێمە بەپێی یاسا داوایە بەپێی یاسا و بەپێی ئەنجامەکانی کۆمیسیۆن لە شریتەکانی سندوقەکانی کۆمیسیۆن ئێمە تاعن دەین و سکاڵاکانیشمان کە باسمان ئێمە سکاڵان ئەو سکاڵانە ئێمە تۆمارمان کردوون بریتین لەوەی کە میمۆریەکانی سندوقەکانی دەنگدان بە زۆر لە نوێنەرەکانی کۆمیسیۆن وەرگیرەوە کۆمیسیۆن نابێ ڕێگە بدان نابێ ئەوە قبولکە کە لایەنی ئەمنی بێت بە زۆری زۆرداری میمۆریەکانی بەشێک لە سندوقەکان وەرگێ ئەمە خۆی لە خۆی دەکە بەڵێکاخدر خەوشێک لەسەر پرۆسی دیموکراسی لەسەر کارەکانی کۆمیسیۆن دروستەکە هیوادارم کۆمیسیۆن بە زۆری ئەمانە پێداچوونەوە بکات و وڵا بە تاعن لە ئەو تاانەی کە هەمانە ڕێی بگریت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خدر مستەفا جێگری لە پرسیاری مەڵبەندی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە چۆمالەوە لەگەڵمان بوو سوپاس بۆ بەڕێز مۆحتەسیم شوانی چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمان بوو بڵێ بینەرانی خۆشەویستە ئەم ساتانە بەپێی ئەنجامە بەرایەکان هاوپەیمانی کوردستان توانیوتی 17 کورسی بەدەست بێنێت لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لە پلەی یەکەمدایە و لە ئاستی ناوچە کوردستانیەکانی دەرەوە هێرێمیش لە تەواوی ناوچەکە کورسی بەدەست هێناوە و چاویان لەوەیە کورسی زیاتر بەدەست بهێنن. لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ مەلایەکتان خواتان لەگەڵ.